بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە کێشەی سوتەمەنی و موچە لە نێوان هەرێم و بەغداد بە میوانداری بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. ماوەی 3 ساڵە حکوومەتی هەرێمدا بەشکردنی بەشە نەوتی سپی ماڵانی ڕاگرتووە. ئەو بەشە نەوتەی لە عێراقیشەوە دێت بەشی هاوڵاتیان ناکات. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە نەوت و غاز و لە ساڵی 2014 بە شێوەی سربەخۆ نەوت دەفرۆشێت. لە ئێستاشدا هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت هەناردە دەکات کەچی ئامادە نییە 1 لیتر نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین بکات. بەپێی زانیاریەکان 1,90,000 خێزان لە هەرێمی کوردستان هەن و پاڵاوگە ناوخۆیەکانی هەرێمیش ساڵانە توانای بەرهەمێنانی زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوتی سپی هەیە. حکوومەتی هەرێم لە ساڵی 2016 بڕیاری داوە پاڵپشتی نەوتی سپی ماڵان نەکات و کەچی ئێستا بەرپرسانی هەرێم داوا لە بەغدا دەکەن نەوتیان بۆ دابین بکات. بەرپرسانی وەزارەتی نەوتی عێراقیش چەند جارێک بە بەرپرسانی هەرێمیان وتووە خۆتان نەوتی خاو دەفرۆشن، بۆچی نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین ناکەن. لە ئێستادا وەزارەتی نەوتی عێراق بڕێک بەشە نەوتی بۆ هەرێم ناردووە، بەڵام بەشی هەموو دانیشتوانی هەرێم ناکات. بەشێکی زۆر لە هاوڵاتیان بەشە نەوتی ساڵی ڕابردویان وەرنەگرتووە. دابەشنەکردنی نەوتی سپی کێشەی زۆری بۆ هاوڵاتیانی هەرێم دروست کردووە، چونکە نرخی نەوتی سپی لە بازاڕەکانی هەرێم بەرز بۆتەوە و نرخی هەر بەرمیلێک نەوت لە نێوان 150,000 بۆ 160,000 دینارە. بەرزبوونەوەی نرخی نەوتی سپی لە کاتێکدایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی خراپی دۆخی داراییان توانای کڕینی بەرمیلێک نەوتیان نییە. لە بەشێک لە ناوچە شاخاوەکانیش هاوڵاتیان دەستیان بەداربڕینەوە کردووە. ئەمەش کێشەی گەورە بۆ ژینگەی هەرێم دروست دەکات. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر بەخێر بن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگە سەرەتا لە کێشەی سوتەمەنی و نەوتی سپیەوە دەست پێ بکەین. بۆچی کێشەی نەوتی سپی لە هەرێمی کوردستانە دروست بووە لە چەند ساڵی ڕابردوو پێشتر چەند ساڵێک لەمەوبەر ئەم کێشێنەوە بۆچی ئەم کێشێ ئێستا دروست بووە و نەوتی سپی نادرێت بە هاوڵاتیان؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستان. طبعاً ئێمە ئەگەر دراسەیەکی بکەین هەرێمی کوردستان تقریباً بە 2 قۆناغ تێپەڕیوە لە بواری سوتەمەنی، ئیتر نەوت بێ، بنزین بێ، گازوایل بێ، هەرکامان بێ. لە 2003 تاکو کۆتایی 2014 لەلایەن حکوومەتی عێراقەوە دابینەکرا. پاڵاوگەی بێجی کە پاڵاوگەیەکی گەورەی عێراقە ئەی پاڵاوت و دوای ئەوە هەرێک بە ڕێژە ئەینارد بۆ هەموو شارەکان. طبعا لێرش کە ئەینار سلێمانی ڕێژەکەی جیاواز بوو لەگەڵ شوێنەکانی ترە بچکە بەپێی دانیشتوان ئەینار چکە کات دانیشتنە سلێمانی زۆرتر بوو. دوای ئەوەی لە 2014 کۆتایی 2014 یەکی تقریبەن نێکی 2015 کە نەوتیان بەسەر بەخۆی فرۆشت، دەستیان کرد بەوەی کە حکوومەتی هەرێم نەوتی بەسەر بەخۆی فرۆشت، دەستی کرد بەوەی کە هەوڵی ئەدا پاشە کشە بکە لە ئەو سوتەمەنی و ئەو بنزین و نەوتی سپی و گازوایلە بە هاوڵاتیان بە دەعم نێدایت بە بازرگانی بیکردن. هەتا لە کۆتایی لە یەکی 2016 بە نووسراوێکی ڕسمی وزارەتی سامانە سروشتەکان بڕیاریدا هەموو ئەوانە ئەکرێ بە توجاری کە کرا بە توجاری بەڕاستی نرخەکە 100 گرام بوو. ئێمە پێش ئەوە بە 50,000 ئەماندا بە هاوڵاتیان بەرمیلێکمان پێدا. حکوومەتی عێراقی لە ساڵێکە 2 بەرمیلی بە هاوڵاتیان عێراق دەینات خۆی لە پاڵاوگەی بێجیەوە پێش 2015 پێش 2015 تا هەر ساڵێک 2 بەرمیل نەوتی دەدات. 2 بەرمیلی نەوتیدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای ئیسلێمانی 2 بەرمیلی بەرەکەوت لەبەرەوە ناوچەیەکی ساردە. بەڵام دوایەوە کە کەوتە دەست ئەمان لە 2016ەوە کە ئیتر بوو بە بازرگانی، ئێمە نووسراو ئەو کاتە نووسراومان کرد لە داوامە لە عێراق کرد کە بۆمانی بنێرێ. عێراق لە 2016ەوە بۆمانی ئەنار تا ینی ئەو ڕێژەی کەمی ئەنار چکە زۆری نەئەنار، ئەمانش بەسەر بەخۆی نەوتەکەیان نەفرۆش و ئەو بنزین و نەوتوانیان کرد بە بازرگانی. ینی ئەو 3 ساڵی کە بەدەستی ئەمان بوو تقریبا تا ئێستش ماڵ ماوە وەری نەگرتووە، یعنی نەمانتوانیوە 1 بەرمیل بدەین لە ماوەی 3 ساڵە. کەواتە
پێشەوە لە دەسەڵاتی عێراقا بوو 2 بەرمیلێدا لە ساڵێکە. ئێستا لە 2015 بڵێن کۆتایی 15 کە 16 ئەکا تا ئێستا نەماتوانێت بەرمیلێکی بەس کەوتۆرۆ کارەکەی چی کە حکوومەت هێرێم خۆی هیچ ینی 1 بەرمیل نەوت لیترێک نەوت نادا بە هاوڵاتیان بۆ کارەکەی چی شتێکی ئاسایی ینی لە وڵاتێکە کە نەوت هەنادا کە حکوومەت هێرێن دڵە 400,000 ینی ئاساییە کە ئێمە هیچ بەرمیلێک نەوت ندەین بۆ معلوماتی جەنابەت ئەگەر وڵاتێک نەی بێ طبیعیە ینی سە بۆ ئەگەر هەرێمی کوردستان نەتوانێت بەرهەمی بێنێت زۆر طبیعی بوو هاوڵاتیانش قبولێوەیان نەکرد منیش وەکو خۆم وەکو هاوڵاتی قبول مەکرد بەڵام کێشەکە ئەوەیە حکوومەتی هەرێم ئەتوانێ بەرهەمی بێنێت من نمونەیەک دەمێ ئێمە 2 پاڵاوگەمان هەیە لە کوردستان کەڵک لەگەڵ بازیان قەیوانی دارەکە کەڵکیش کۆمپانیای کاریدارەکە ئەجا پاڵاوگەی تریشمان هەیە بۆ نمونە پاڵاوگەی سوورقاشانشمان هەیە بڵێن پاڵاوگەی سوورقاشان لە معادلەکە دەرگێت چکە باش ئیش ناکا و نایخەنە ئیشوانە بەڵام بازیان و کەڵک لە ماوەی ساڵێکە ئەتوانێت ئەگەر کە ئەم 85,000 بەرمیل تەسفەیەکە لە ڕۆژێکە ئەمیش 35,000 بەرمیل تەسفەیەکە لە ڕۆژێکە بەمە ئەتوانم بڵێم لە ماوەی ساڵێکە 278 ملیۆن لتر نەوتی سپیمان دەستەکەوێت باشە بەرمیلێکی نەوتی سپی 200 لترە ئەمە دابەشی کە تقریبا ئەکاتە 1,300,000 لتر ملیۆنێک 300,000 بەرمیل 1,300,000 بەرمیل ئەی خۆی هەرێم پێویستی بە چەندە هەرێمی کوردستان ملیۆنێک و تقریبا 120,000 خێزانە کەواتە ئێمە ئەگەر ئەمە بدەین بە هاوڵاتیان تقریبا 180,000 بەرمیلیشمانەمێنێتەوە بەڵام حکوومەتی هەرێم نایە ئەمە بدا بە هاوڵاتیان بۆ لەبەرەوە حکوومەتی هەرێم ئەگەر ئەمە بدا بە هاوڵاتیان بە 50,000 بەبیدا ئەو دەعمی هەڵگرتووە دەعم معنای چیە یعنی ئەم گڵاسە ئاوە $2 بەڵام تۆ دەعم بە دەعمەوە تقریبا هەری بە $1 بۆی چی بۆ واکەی لەبەرەوە تۆ دەوڵەتێکی خاوەن نەوتیت و تۆ حکوومەتی یعنی ئەوێ دەعمی هاوڵاتەکانی خۆت بکەی ئەو نایەوا بکە دێت چیەکە دێت تەسفەیەکە ئەم تەسفێ ئەیدا بە کۆمپانیایەک ئەیفرۆشە پێی بە کۆمپانیا لۆچێ بە 100,000 بە 90,000 بیدا پێی دوای ئەو کۆمپانیا دێت چەند دەستێکەکە لە ئەخیرەوە بە 125,000 35,000 بەدەست ئێستا 150,000 لە بۆ نمونە لە مجموعەیە کاتە 135,000 بوو ئێستا بەهۆی سەرما زۆر بوو سەرما بوو نەوت کەم دێتوانە بۆتە 150,000 کەواتە لێرە کێ ئیسفادەکە لێرە ئەو کۆمپانیا حیزبیانە ئیسفادەکەن کە وەری ئەگرن دوو کۆمپانیا حیزبین بەتەکید دیسە بۆ نمونە بازیان یە قەیوانە قەیوان هەر بۆ معلوماتی خۆدەمە پێویست ناکە بازیان 49 لە سەدی قەیوانە 51 لە سەدی نۆکانە پشکەکانی ئێکاتە ئەمە حزبیە کەڵک هی کارە کۆمپانیای کار هینێکی بابەرزانیە یعنی ئەمە پێویست ناگە ئەمە هەموو هاوڵاتێک ئەمە هەر هاوڵاتێکی بەسیتیش بێنە تۆ زەوردکاری تیا بکە ئەمە ئەزانێ کەواتە لە قانجازی ئەوانە نەوت بەگرام بدەن بە هاوڵاتیان لە قانجازی ئەوان نییە مەدعوم بیدەن بە هاوڵاتیان چکە بە مەدعوم بیدەن بە هاوڵاتیان ئەوان زەرمەند دەکەن زەرمەند دەبن قانجاز ناکەن ئەمە مەسەلەی نەوت ئەجار حکوومەتی عێراق بۆ نایدا بە ئێمە حکوومەتی عێراق ئێستا ئەوەی کە ئەیدا بە ئێمەش لەسەر حکوومەتی عێراق ماڵ نییە بۆ چونکە حکوومەتی عێراق ئەڵێ ئێوە ڕۆژانە ئێستا 450,000 بەرمیل هەناردەی دەرەوەکەن ئەمە بە پێی راپۆرتی وزارتی نەوتی عێراقکە بۆ ئێمەیان ناردووە ئەم مانگە بە پێی ئەو داتانەی کە خۆیانش بڵاویەکەن حکوومەتی هەرێمی بڵاویش کرد لە 405,000 405,000 بەرمیل لە تۆ بەس هەناردەی دەرەوەیەکەی بەشێکی تریش لە ناوخۆیە تەسفێەکەی و بەشێکی تریش لە ناوخۆیە ئەفرۆشی ئەڵێ ئێوە خۆتان نەوتی خاوەن هێرنە دەرەوە پاڵاوگەتان هەیە ئەتوانێت بیپاڵەوێ بۆچی من بچم بیدەم بە ئێوە ینی ئەمە قسەیەکی ینی معقولە ئەوەیکە لەبەر ئەوە ئێمە لە حاڵەی زەعیفین ئێمە قوی قانونیمان لەگەڵ وەکو نوێرانی کوردیش کە بەڕێزکەندغازی ناتوانن شتێک بکەن لە وەزارەتی نەوت بوون قسەت هیچ وەڵامێکیانە بوو کە قسەتان لەوبارەی نەوتی سپی کردبێت بەتەکید ئێمە من وەزیر کە بینیمان من خۆم وەزیرم بینی پێش ئەم وەزیرە جەبار لە ئابی وعدیدا کە بۆمانی زیاد کە و زیادیشی کرد ئەو ڕێژەی کە ئێستا هاتووە زیادی کرد و ئەو وعدیدا کەوتی ئێمە زیادەکەین بەڵام بۆ بنزین پێم وت بە نەسەن بە من وای وت وتی ئێمە بنزین
نانێرین بۆ هەرێمی کوردستان چووکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ پێویستیم پێی نییە ینی بەرپرسان هەرێم وتیانە پێویستمان بانزین نییە بەڵێ بەرپرسانیان پێیان تۆ پێویستمان پێ نییە بۆ وایان و تۆ ئێستا پێتەڵێن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەم حکوومەتێکی حزبیە ئەم دوو پاڵاوگە کەڵک و بازیان هەرتویانی کۆمپانیای حزبین بۆ ئەوەی ئەم پاڵاوگانە ئیسیفادە بکەن هاتوون چیان کردووە بە عێراقیان و تۆ وتیانە وەرە نەوت لێرە بپاڵێەوە وتیانە نە ئێمە نەوت ناپاڵێن ێ بۆ خۆتان نەوت بپاڵێون و بەنزینەکەی بدەن بە هاوڵاتێکی خۆتان وتیانە نە ئێمە ئەتوانین بۆیان دابینکەین پێویست ناکە ئێوە بێن بیپاڵێون ئێستا ڕۆژانە تقریبەن لە کەڵەکە تقریبەن 35,000 بۆ 40,000 بەرمیل تەصفیە ئەکرێ بۆ عێراق ینی لە پاڵاوگەی ناوخۆی هەرێم بۆ عێراق لە پاڵاوگەی کەڵک و بازیانە زیاتر لە 50,000 بەرمیل تەصفیە ئەکرێ ڕۆژانە ئەمە منتەجاتەکەی چوار شتیە باقیەکەین بەکارنان گازوایلەکەیە نەوتە سپیەکەیە بنزینەکەیە غازی ماڵانەکە کە ڕێژێکی کەمە ئەم سیانەی گازوایلەکەی ئەنێرم بۆ محافەزەکانتر مووسڵە تکریتە کەرکووکە دیالەیە ئەو گازوایلە مۆلیدەی پێ کارەبای مۆلیدەی پێ دروستەکەن دەدەن بە هاوڵاتیان بە ئەمپێری 7,000 بنزینەکەیشی هەروەوانەی دەن بە 450 دینار نەوتەکەیشی ئەدەن بە 150 دینار لتری یعنی تۆ سیکە لە پاڵاوگەی بازیان نەوتی عێراق ئەپاڵێ بێت ژینگەی سلێمانی پیس ئەکرێت ڕێژەی سەرەتان زیادەکە بەڵام سوتەمەنەکەی دوایی ئەڕاتۆ بۆ چێ بۆ عێراق ئەمە چەند زەرر زۆرمان اینجا بە حەزەکە معلوماتێتر دەن لەو پاڵاوگانەکە وەکو بۆ بازیان و کەڵک ئەم پاڵاوگانە تحملی زۆر ناکەن بۆ نمونە بازیان ئەتوانێت ملیۆنێ لتر بنزین بەرهەم بێنێت ملیۆنێ تری ئەمێنێتۆ نەفسایە بنزینی تەواو نییە دێن بنزینەکە ئەنێرن بۆ عێراق بەڵام بنزینە خراپەکە کە نەفسایە کە بنزینێکی باش نییە دێن بە نرخێکی گران بە هاوڵاتیان ئەفرۆشن یعنی تۆ سیکە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان ئەبێتە دەستی دووش یعنی عێراق ئەو بنزینە باشەی کە بنزینە باشەکان دەنێدرێ بۆ باغ خۆ لە وڵاتانی تر عادەتەن شتە باشەکە بۆ ناوخۆیە شتە خراپەکە بۆ دەرەوەیە بەڵام لێرە پێچەوانەیە شتە باشەکە بنزینە باچکە عێراق بنزینەکە باش نەبێ وەری ناکرێ بنزینە باشەکە نێرن بۆ عێراق بەڵام ئەو خەڵتەی کە ئەمێنێتۆ ئەیدەن بە هاوڵاتیان و سیرەکەی هەموو ڕۆژە فیتپەن بە سووتێ مەشاکلە ناتوە یەکێک لە نمونە لەسەر ئەوەی کەڵەکە نووسراوێکیان بۆ من نردمەوەی پێشستا کەڵک حکوومەتی عێراق لەگەڵ کەڵەکە ئەتیفاقی کردووە ئەڵێ ئەو بنزینە بفرۆشە بە لتری بە 650 دینار باشە کۆمپانیای کار و کەڵک هاتوون چیان کردووە ئەمەیان کردوەتە هی حکومی ئەڵێ ئەمە حکومی عێراقە بۆ وایان لێ کردوە سیکە عێراق نەیوتەمە بۆ ئێوەیە عێراق وتێتی بڕۆ بیفرۆشە خۆ نەیوتە وەرە ناوخۆی بیفرۆشە وتێتی چاکی کە و بیفرۆشە بەس ئەمان چاکیانە کردو فرۆشتیانە بۆ کەڵک قەرزاری عێراقە بۆی عێراق پارەکەی بداتۆ دی ئەمە ئەفرۆشێت ئەمەی کە ئەی فرۆشێ لە هەولێر و لە دهۆک ناوی نابوو حکومی بەڵام ئەمە من خۆم فەحسم کرد خۆم بەدەستی خۆم فەحسم کرد وەکتانەمبەرەکەی لە 85 کەمتر بوو یعنی نەفسایە ئەمە بنزین نییە باشە بە هاوڵاتیانی ئەدا بە بنزین بۆی هاوڵاتیان زۆریش بچن بیکڕن ئەڵێ ئەمە حکومیەوەی عێراق بۆ میناردووە یعنی دوو جازرە لە هاوڵاتیانەدا عێراق بنزینی نییە بە 650 عێراق بنزینی بە 450 یعنی تۆ لەم وردەکاریە ئەمەد بۆ دەرەکەوێ کە حکوومەتی هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی حکوومەت ئێمەم حکوومەتە لە پێناوی زۆر ینی زۆر هاوڵاتیان زۆر باجیان زۆر باش بەڵام کاک تۆ دەمەوێت لە سەرمەسەرەی بنزینەکە پارێزگای سلێمانی لە ماوەی پێشتر لە دوانێکە باز دەکە کە بنزینی سلێمانی لە هەموو عێراق و لە جیهانی شەرزانترە ئەمە لە دوانی فەرمیە ینی لە عێراق باز لە جیهانیش دەکە کارزانتر ئەزانی یەک شتەیە ئینسانە بێوە بزانێ ئێمە لە وڵاتی نەوتین وڵاتە نەوتیەکان چواردە و ماسەیکە ئەمە سعودەیە ئەمە ئیماراتە ئەمە کۆیتە ئەمە ئێرانە ئوردن ناچکە ئوردن نەوتی نییە ئەم وڵاتانی کە نەوتیان هەیە نەوت بنزین بە مەدعوم ئەدەن بە هاوڵاتیان مەدعوم معنای چییە ئێستا من بۆ دیور دەکەم لە عێراقا 11 پاڵاوگەی حکومی هەیە عێراق چیەکە نەوتی ئەدا پێی بە $0 یعنی حسابی بۆ ناکە بەرمیل نەوتی بۆ دەرخانەکە ئەڵێ ئەمەم بۆ بپاڵێەوە کە ئەی پاڵێوێ ئیکاتە بەرهەمەکانی چییە نەوتی سپیە بنزینە گازوایلە غازی ماڵانە نەوتی ڕەشە هەمووی سعری بۆ داناوە هەمووی مۆزەفێکە مۆزەفی حکوومەتێکە
سعری بۆ دانا ئەڵێ بنزینەکەم بۆ بدە بە 450 دینار لە 2023ەوە هەتا ئەم ڕۆژەی کە ئێستا من و تۆ بە یەکەوە قسەکەین 450 دینار زیاد ناکە باش ئەڵێ گازەکەی بدە بە 300 ئەوەنە نەوتەکەی بدە بە 125 بۆ 150 غازەکەی بدە بە 6000 بتڵی نەوتە ڕەشەکەیشی بدە بە کارگەکان ئەمە پێوترێ مەدعوم یعنی عێراق خۆی داعمێکە حکومەتەکان تریش ئەوەی کە نەوتیانەیە بە مەدعوم ئەدرێ بە هاوڵاتیان بەس بوون منەی سێ ئوردن بنزینی گرانە بۆ بنزینی گرانە لەبەرەوە خۆی نەوتی نییە ئەگەر بێ مقارنە بکەی لە بینی بنزینی ئۆرپا و بنزینی خۆمان ئەو قسە ڕاستە بنزین لە ئۆرپا گرانە بەڵام بنزین لە ئۆرپا گرانە ئایا دەخلی چەندێکە هاوڵاتیەک تقریبا کەمترینیان لە 20 وەرەقە کەمتریش ناکە وانە ئێ با بنزینەکەی گران بێ ئەنج ئەو نەوتی نییە تا بە مەدعوم بیدا بەڵام ئێمە وڵاتی نەوتین ئوستاد لە هەر وڵاتەکان نەوت هەبێ ئەو وڵاتە جیاوازە ئێستا لە ئەمریکا لەبەرەوە لە تکسازان نەوت هەیە باج وەرناگرن باج لە هاوڵاتیان وەرناگرن ئەڵێ تۆ خاوەنی نەوتی بە پێی دستوری عێراق مادەی 111 و 112 ئەڵێ هەموو هاوڵاتیەکی عێراق خاونی نەوتە و ئەبێ بە ڕێژە داهاتی نەوت دابش بکرێت لە بینی پارێزگاکانە ئەگەر پارێزگار وای وتبێ وتێتی لەگەڵ ئۆرۆپایە بەڵێ وایە بەڵام من و ئۆرۆپا جاین ئێمە لەگەڵ عێراقەکە ئاشین ئەبێ هەوڵ بدەین چاکیکەین و پاساوهێنانەوە بۆ حکوومەتی هەرێم زۆر خراپە نابێ ئینسان هیچ بەرمی لێگنەوت دابش ناکەن بەس خۆی توانای ئەوە هەیە بۆ نمونە 400,000 هەنار دەبکە کاگدوتۆرێنی بەشی ناو خۆش دابین کە حکوومەت ئێستا بەشی ناو خۆ دابینەکە ئەوستاد بڕۆ لە بری بیدا بە هاوڵاتیان دەیفرۆشێت لە بازار ئەوەیە بەتەکید ئەوەی لە بری ئەوەی بیدا بە هاوڵاتیان ئەیفرۆشێت لە بازار بنزینەکە فرۆشێ لە بازار کێشەونی کە توانای نییە توانای هەیە من تا ئەزانی لێرەوە ڕوونیەکەمەوە و مەرپرسم لەو قسە حکوومەتی هەرێم ئەتوانێت هەموو ماڵە بەرمی لە نفتی بداتی لە ماوەی ساڵێکە و حکوومەتی هەرێم ئەتوانێت زیاتر لە 70 بۆ 80 لە سەتی بنزینی هاوڵاتیان دابینکە بە کوالیتێکی باش و بێمی کێشش و گازەکەی شێتوانێت بە کامل دابینکە حکوومەتی هەرێم بنزین بۆ تایارە دابینەکە کاکە پاڵاوی کەڵک ئێستا بنزینی تایارە بەرهەمێنێ خێرە نەتوانێت بنزینی سیارە بەرهەم بێنێت ئەمانە هیچی ڕاست نییە من پێم سەیرە یعنی پێم سەیرە مەحافظی خۆی ئەمانە بزانێ بێ پاساویان بۆ بێنێت ئەمە گەورەترین هەڵەیە دەبێت کەس پاساو بۆ یەکێتی و پارتی نێنێتەوە یەکێتی و پارتی دوو حزبی زاڵم بەسەر و خەڵکەیە هاتوون سەروەت و سامانی ملەتێکیان دزیوە ئەمانە ینی من پێم سەیرە ئێستا خەڵکە پاشەکەوت کاکە و ناوە با بگۆڕین ناوی بنێنە و پارە دزراوە نێچیروان بەرزانی موچەی من و تۆی دزیوە من ئێستا لە هەموو شوێنەکە ناڵێم نێچیروان ئێستا من 100 ملیۆنم لای حکوومەتە چکە من موچەکەم ئەندامی ئەنجومەن بووم ئەبایە 2 ملیۆن و 800م وەرگرتایە هەموو مانگە 800,000م وەرەگرت 800,000 وەرەگرت حسابی بکەم تقریبا 100 ملیۆنم نێچیروان بەرزانی دزیوێتی ئەنی ئەمامە ڕاستیەکەیەتی ئەی بە ئێمە بین پاسا و بێنینەوە بۆ دز و جەردە کاکە ئەمانە مەجموعەیەک مافیان هاتوونە لەسەر قوتی ئەو خەڵکە ئەژین هەر ئەو خەڵکە بوو دیفاعیان لێ کرد هەر ئەو خەڵکە بوو بە هەر ئەو لادیانە بوو لە گەرمیان و لە چەمچەماڵ و لە هەولێر و لە دهۆک و لە شوێنەکان ترا نانیان بە ئەمانەدا کەچی ئێستا بە ئەمەک نەبوون بەرامبەر بە ئەوانەی کە خواردیان بە ئەمەک نین لێ سەیکە ئێستا تۆ سەیری ئینکە کارەبای کوردستان کارەبای کوردستان ڕۆژانە کۆرمۆر 340 ملیۆن پێسێجا غاز بەرهەمەیەنێ لە چەمچەما ئەم غازە ئەڕوا بۆ مەحەتاتی تەولیدی سلێمانی و مەحەتاتی تەولیدی هەولێ تەولیدی کارەباکە بەڵام 72 لادێ لە دەوری کۆرمۆرە کارەبای نییە طبعا هەر ئەو لادیانە بوون کە ئەنفال کران هەر ئەو لادیانە بوون کە ئەمانیان بەخێوە کرد هەر ئەو لادیانە بوو کوڕی خۆیانیان شەید کرد و ئاین بوو هەر ئەو لادیانە بوو بەتانیان لەسەر خۆیان لادەیاندا بل ئەمانە بخەون بۆیە ئێ بۆ احترامیان ناگرێت ئەمە یەک چەمچەماڵ مەسعود بەرزانی هاتووە بۆ بەسرە ئەڵێ داوای حەقی ئەوواکە بەسرە حەقی خۆیەتی وانە منیشەڵم بەسرە حەقی خۆیەتی ئاوی هەبێ ئەی بەس باشە بۆ بیرێ لەوە ناکات و بڵێ ئەی چەمچەماڵش حەقی خۆی نییە ئاوی هەبێ ئەی شۆڕش حەقی خۆی نییە ئاوی هەبێ 7 بلۆگ نەوتی لە چەمچەماڵ هەیە
هیچ بەرهەم نێنێ چەمچەماڵ بە 340 ملیۆن پێسێجا غازەکە و 1000 تەنە غازی بە هەموو غازی ماڵان لە چەمچەماڵ بەرهەمێنرێ غازی ماڵان ئەو دەبەکە ڕۆژانە 20,000 بەرمیل کۆندنسین بەرهەمێنێت هەریج نەبێت لەبەرەوە ئاویان بدەنێ بۆ خەڵکی بەسرە ئاو شەڕەکەی و دیفاعلەکەی بۆ خەڵک بەسرە ئاو دابینکەی ئەی بۆ قەزایەکی خۆت بەڵامشێتی لێ بەرپرسیانێکە و حکومڕانی ئەم ناوچێ هەمویان یەکێتی و پارتی هەردووکیان بەرپرسن لی چونکە ئەزانی بۆ لەبەرەوە ئوستاد با ئێمە باسی یەکێتی و پارتی بەیەکەوە یەک شتن یعنی من پێم وایە ئەمانە دراوێکن بە دوو وەجهەوە ئەمان هەردوو لایەن بەیەکەوە اتیفاق متفقن لەسەر ئەوەی داهات و سەروەت و سامانی ئەم میلەتە ببن کاکە ئەمە 57 بلۆک نەوتیمانەیە ڕۆژانە 405,000 بەپێ ئاماری خۆیان بەرهەمیێنن حسابیگە ئەگەر نەوت $70 بێ ئێستەنا هەکاتە تقریبا 900 ملیۆن دلار بەڵێ ئێموچەی فەرمانبەران کە 750 ملیۆن دلارە 700 ملیۆن دلارە ئێ باشە تۆ داهاتی ناوخۆ داهاتی باج زیاد کردووە ئەی گومرک ئەی نازانم چی ئەو هەموو داهاتە ئەی بۆ موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان نادەی کاکە با بین بەیەکەوە وردبینیە بکەین لە 91 هەتا 2023 بەدەست یەکێتی و پارتی بوو ئێستا ئەو مامۆسانەی کە کاتی خۆی مامۆسا و فەرمانبەر بوونە لەو کاتانە گویان لە دەنگی منە ئەزان ڕاستەکەم یانە حکومەتی کە بەدەستی ئەمانە بوو هەر موچە نادرا جارێکیان ڕۆنیانەدا لە جاتی مودە جارێکان ئاردیان پێیانەدا جارێکان قەمسەڵیان پێیانەدا لە جاتی مودە جاری وابوو 6 ساڵێک هەر موچەی مامۆستایانە نەدا تا ئێسش قەرزاری ئەو موچەن ئەمە لە نێوان 92 تا 2023 ئەمە لەبەرەوە لە لای ئەمان بوو لە 2023 تاکو مانگی 2014 لای حکومەتی عێراقی بوو تا حەداکەم فەرمانبەرێک ئێستا هەمویان گوێی لە منە فەرمانبەرێ موچەی مانگێکی وەرنەگرت بێ من خۆم مامۆستا بوو مامۆستای زانکۆ لە 23 مانگ موچەکەم وەرەگرت نەچۆ 24 مانگ ئەمە دەرەنجامی چییە؟ ئەمە لەبەرەوە لای عێراق بوو باشە لە مانگی 2014ەوە هەتا ئێستا کەوتۆتە لای ئەمانە بۆ معلوماتی خۆت دە موچە قەرزارن 30 موچیان بە پاشە کەوت داوە حسابی کە ئەکاتە 21 تریلیۆن دینار قەرزاری هاوڵاتیان باشە ئێکەواتە جا لەگەڵ ئەوەشە ئێستا بەپێی ئەو داتانەی کە دەستمان کەوتووە ئەوەی کاتەکەی محکەمەی ئیتیحادی 21 تریلیۆنیش قەرزاری عێراقن بەهۆی چۆن ینی با ڕوون بێت ئەمان لە محکەمەی ئیتیحادی وەزیری پێشوو لە عێبیش کاتی حکومەتی عێراقی حکومەتی هەرێمی کوردستانی کردووە بەوەی بەو داتا و ڕقەمانەی کە نووسێتی کە نەوتیان ناردووەتە دەرەوە لە کەرکووک و لە شوێنەکانی تروکە پارەکەی نەگەڕاوەتەوە 21 تریلیۆنەکە ینی دۆڕاندویانە سکاڵەکە؟ ناناسکە ئەی دۆڕێنن کاکە بەپێی داتا و ڕقەم هەم ئەودا بەڵام دانیشتنی دادگە دواخراوە بۆ منەزان بۆ ئەوە داهاتوو نوۆی مانگیدا ئەو بۆ ئەزانین بۆ دواخراوە یەکەم دواخستنەکەی ئەڵێن تەقریرەکان کە نردویانە ئەو شارەزایانە تەقریەکان وەکو یەک نییە بۆی تەقریەکان بکەن بە یەک ئەمە یەکەم دوو هەم چاوەڕێی ئەوە ئەکەن بزان بودجەی عێراق ئەمان ئەلتیزامی پێوەکەن یانە ئەگە 250,000 بەرمیلەکە بدەن و بودجەکە ئەلتیزامی پێوە بکەن پێم وایە وەکو مؤسسە شکاتی کردو وەزیر ئەو کاتە هەر ئەم مؤسسە وزارەت ئەتوانێت سکاڵاکەی بکشێنێتەوە بەڵام ئەگەر 250,000 بەرمیلەکە تەسلیم نەکەن ڕێگەی ترەتوانێت بگرێت بۆ نمونەیەکێک لەو ئەتوانێت چۆن بۆ ڕیفراندۆم پەرلەمان دەستکراوی عبادی کردی هەموو هێزێک و هەموو شتێکت بەکاربێنە بۆ نەهێشتنیەوە و بەکاری یان نابڕاستی ئەمیش ئەتوانێت بڵێتە وەزیری خارجیە بڵێ هەر چێتوانی بکەی ڕێگری بکەلەوە وەزیری خارجە دەتوانێت داوا لە بەنکەکان بکە داوا لە لایەنەکان بکە بڵێ کاکە مەیڵ نەوتی هەرێمی کوردستان بە هەڕاجا بڕۆ ئەمە یەک دوو ئەتوانێت داوا لە وەزیری نەود بکە بڵێ پێی بڵێ ئەو کۆمپانیانەی کە لای خۆمانیشەکە لە عێراقا بیکەنە دەرەوە چووکە ئەوان لە هەرێما ئیشەکەن و بە شێوەیەکی ناشەرعیشەکەن یان توانن ڕێگەی دەیان ڕێگەی تر بگرێتەوە بەرامبەر هەرێمی کوردستان یعنی بەزووتت ئەو ئێستا وەزارەتی نێوتی عێراق داوای 21 تریلیۆن دینار لە هەرێم دەکات لە دادگای فێدراڵی شکایەتی کردووە ئەڵێ 21 تریلیۆن قەرزارە هەرێمی کوردستان ینی داوای بڕە پارەگەر هەرێم بیدۆڕێن دەیبیدات ئەگەر هەرێم بیدۆڕێنەوە قسانەی ئەوان ڕاست بێکەوەندە 1000 بەرمیلیان نردووە ئاوای لاتوە ئەبێ بیدات چونکە ئەوە هەر باسی ئەوە ناکە باسی نەوتی کەرکووکیشەکە ئەڵێ 3 ساڵ لە بەردەستی کورد بووە بەدڵی خۆی هەناردێک سپاس دەکەم دواتر ئینستا مەسەلەی بودجە و نۆتەش بەس لەسەر ئێستا چارەسەر چیە هەم بۆ نەوتی سپی ینی هاوڵاتی هەیە مەسەلەن پارەی ئەوە نییە کە بەرمیلێک نەوت بکرێ بۆ بانزینەکەش کە گرانە لە عێراق 450 لێرە 800 بۆ 850 این چارەسەر چیە ینی
بەڵێ چارەسەرەوەیە ئێمە بەپێ ئەم بودجە ئەبێ 250,000 بەرمیل تەسلیمکە کە تەسلیمی ئەمەی کرد ئەبێتە کلیلی ئەوەی کە ئێمە بتوانین قووی قانونیمان لە پشت بێ وەکو ئەدنان پەرلەمانەکان هەوڵ بدەین لەگەڵ وزارەتە ڕێژەی تەواوی سلێمانی و هەولێر و دهۆک وەرگین لە سوتەمەنی ینی گاز نەوت بنزین باش بەس پێش فرۆشینەوت بەسەر بخۆی بە تەواتی دەهات ینی ئەم ڕژی لە بەغدا بەڵێ جگە لە فترەیەکان هات ئەویش پاڵاوگەی بێجی بەدەست داعشەوە بوو ئەو کاتە کە تەقیەوە و بەدەست داعشە بوو لەوە ئەگینا پێش ئەوە ئەهات ڕاستە تەنزیمی باش نەبوو لێرە لێ ئەخورا لێ ئەبرا بەڵام قەڵەباڵغ بوو بەڵام هیچ نەبێت سعری ئەرزان کرده بوو کاک باشە بەزەگەی ئێمە لەگەڵ بەغداد ڕێک نەکەین پێ دوایە هەم نرخی نەوتی سپی بەم شێوێ دەمێنێتەوە هەم بانزینەکەش بەم شێ گران دەمێنێت هەرچەند ئێمە بەردەوامە بین ینی من دامناوە ماوەی دەتوان چی بکەن بۆ وەکو پەرلەمانتاری هاوڕێوەڵایەتی بۆ مەسەلەی نەوتی سپی ینی کاکە لێت ناشارمەوە ینی ئەمە ئینسان ڕاست بڵێ من بە وەزیری نەوتی پێشوو لە عێبی مدوتم ئەگەر ئەویت کێشەم هەیە نازان وڵات و وتم با بە تۆ لە بەرێکێتی و پارتی مەیدە تۆ هیچ نەبێ لەبەر خوابی دەخەڵ ینی وامان لێ هاتووە هیچ قوی قانونیمان لە پشتانیە ینی من ناتوانم شکاتی وەزیر بکەم کە شکاتی ئەەکەی لە محکەمەی ئیتیحادی ئەو دلیلی پێەیە ئەڵێ من کاکە گیان ئەوە تا پاڵاوگەیانەیە نەوت هەناردەی دەرەوەکەن نەوتە فرۆشن هەڕاجی ئەەکەن با بخوارش نەوت سپی دابیکەن بەڵام تۆ مەجبوری بە چی بکەی بە عیلاقات هەڵ بدەی ڕێژەکە زیاد بکەی لەبەر ئەوە ئێمە هەر بەردەوامە بین ینی ئەمان 250 تەسلیم کەن و 250 تەسلیم نەکەن ئێمە بەردەوام باشە بەس ئەوی ساو بڕە چەندە ینی کە هاوڵاتی بۆی دە لە بەغداوانی بۆم و شارەکانە ینی زۆر کەمە بەڵێ ئێستا کەمە ئێستا بەوەی کە بۆمان دەرکەوتبوو تقریباً 400,000 لترە بۆ هەموو کوردستان 400,000 لتر بەڵێ هەرێمی بۆ معلوماتی خۆت پارێزگای سلێمانی پێویستی تقریباً بە 100 ملیۆن لتر هەیە بۆ ئەوەی بەرمیلێ نەوتیان بیت بەڵێ هەی هەموو کوردستان پێویستی بە نانە لە تقریباً 100 ملیۆن کەمتر هەرێمی پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان پێویستی بە 100 ملیۆن لتر هەیە بۆ ئەوەی بتوانین هەر ماڵە بەرمیلێکیان بینی سپاس دەکەم ناوبڕێکمان دوای ناوبڕەکە خسەرە سەر کێشەی بودجەوە ئایندەی موچەش دەکەین بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەڕێز لە ماوەی ڕابردوو باس لەوە کردبوو کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەتوانن لە ماوەی 24 کاتژمێر نرخی بانزین بکەن بە 450 ئێستاش لەسەر قسەی خۆت سووری پێ دوایە دەتوانن ئەمە بکەن تەبعاً من بەڕەقەم پێدەڵێم ئەتوانن یانە سەیک ئێمە هەرێمی کوردستان پێویستی بە 6 ملیۆن لتر هەیە 6 بۆ 6.5 ملیۆن لتر هەیە لە ڕۆژێکە لە ڕۆژێک بنزین سێ جۆر بنزینمان هەیە نۆرمال
مەحەسەن سۆپەر سەرچاوی بنزینەکانمان کوێیە سۆپەر لە دەرەوە دێت نۆرمەڵ و مەحەسەن لە ناوخۆیە باش ئێمە معلوماتی خۆت پاڵاوگەی بازیان و کەڵک ئەتوانێت ڕۆژانە تقریبن 3.5 بۆ 4 ملیۆن لتر بەرهەم بێنێت باشە ئێمە لەگەڵ ئەوەشدا تقریبن وەکو باسم کرد پێشترمان لە چەمچەماڵ 15,000 بۆ 20,000 کۆندێنسەیت کۆندێنسەیت چییە؟ کۆندێنسەیت نەفسایەکە ئۆکتانەمبەرەکەی کەمە ئەنی بۆی ببێ بە بنزین ئەبێ ئۆکتانەمبەرەکەی ئەتوانی بیکەی بە بنزین بە باندێک چاکەرەوە ئەتوانی داخلیکەی بۆین چاکیکەی ئەمە یعنی ئەتوانن من پێم وایە 80% لە ناوخۆ بەرهەمەێنرێت ئەم بنزینێکە هەیە بنزینی هەرێمی کوردستان بەڵێ 20% لە دەرەوە دێت 20% دەرەوە دێت ئەم نەفسا ئەگەر نەفرۆشن لەگەڵ ئەم ڕێژەی کە لە کەڵک و بازیانە هەیە کەڵک و بازیان ئەتوانە 24 ساعتە ئیشی خۆیان بکەن و هیچ مشکلیان نییە ئەتوانی 80% پیا بکەیت باشە کە 80% پیا کرد ئەمە توانین نرخەکەی دانەی بکەی بە 450 دینار بیدێ بە هاوڵاتیان و تەواو یعنی ئەمە هیچ ئەلمی نییە ئەوەی کە لە بە خەڵکە فرۆشیە هی کەڵەکە هی بازیانە هی نەفسایە هی لەگەڵ ئەوەشە چاکەرەوەیە یعنی بۆ پاڵاوگە نایاسایەکان بتوانن تێکەڵ بکەن چاکی بکەن بینێرن بیفرۆشن حکوومەتی هەرێم نەتوانێت ئێگەر حکوومەتی ئەوەندەی پاڵاوگەیەکی نایاسایی نەتوانێت ئیشەکانی بکە ئێترەمە کەی حکوومەتە لەبەرەوە من لێرەوە ئەیڵێم نێچیروان بەرزانی و قوبات تاڵەبانی بەڵێ ئەتوانن لە ماوەی 24 ساعتە بنزین بکەن بۆ نایکەن بۆ نایکەن یەکەم ئەوان و ئەڵێن ئێمە ئەگەر بیکەین زەرەرەکەی یعنی ئێمە ڕێژێکی زۆر پارەمان دەسەکەوێت بۆچی بۆ ئێستا ئەو پارەمان دەست نەکەوێت ئەمە یەکەم دووهەم من پێم وایە وانە ئەمە ئەمان کۆمپانیا حزبەکان ئیستیفادەکە یعنی تا بازرگانی بێ کۆمپانیا حزب ئێستا بۆ من لێرە پاڵاوگەی نایاسایی هەیە بەرهەمێنەوە ئیفرۆشێت پاڵاوگەی نایاسایی خۆی من و تۆ نییە پاڵاوگەی نایاسایی من ئێستا دەست دەگرم بەیانی ئەڕۆین عەرەبانەیەک لە ناو سلێمانیە دانین شە دەفرۆشی ئەگەر دنیای فۆردی ئاساییشان نەهێنا سەرمان ئەو حەق قسە ناشی بەنە سەر پاڵاوگە نایاسایەکان بۆ نایبەنە سەر پاڵاوگە نایاسایەکان بۆ ئەو پاڵاوگە نایاسانێ ئەمرێکیان بۆ دەرەچێت لە مەحکەمەڵێ هەموویان بگرن دوای 3 ڕۆژ ئەمریان بۆ دەرەچێت هەر حاکمەکە بە واژۆی خۆی سەیکە هەم بە واژۆ خۆی جارێکی دەڵێ بەریان بنێمە لە قەمانێ بیانێرم بۆ مەحکەمەیەکی تر یعنی ئەمە کراوە بەڵێ لە سلێمانی ئەمە کراوە لە سلێمانی حاکم نووسراوی گرۆڵێ ئەم پاڵاوگە نایاسانە بیانگرن کە خاونەکانیان نەگرن دوای ماوەیەک خۆی نووسراوەکڵێ بەریان بن بینێرن بۆ پۆلیسی دارستان پۆلیسی دارستان چیان لێ بکە تۆ ناتوانانی تۆ ئەیانگری و بەریانە دێت تۆ نارتۆ بۆ پۆلیس بیانگرێ ئەنجا ئەم پاڵاوگان دەیان دۆنم ئەرزا بەردەستیانە لە بەرچاوە عالەما خەریک پاڵاوتن و خەریک تێکەڵکردن و خەریک ژینگە پیسکردن و بڕۆ تانجەڕۆیان وا لێ کردووە نەگەماسی مرۆڤ ناتوانێت نایە بژی نە مرۆڤ و نە ماسی و نە دار و بەرتیان ناتوانێت بژی ئەمە بۆ ناگیرێ بۆ 45 پاڵاوگە 45 کەس خاونی بێ حکمی سلێمانی بکە بۆ 200 پاڵاوگە لە هەرێمی کوردستان حکمی هەرێمی کوردستان بکە بۆ هەرێمی کوردستان هێزی ئاسایشی نییە نازانم ئەنوا ئەشکاڵ هێزی کاکە دنیاە پارە سەرفەکە بۆ هێزە ئەمریکانی ئەو هێزە ئەمریانە ئیشیان چیە ئەگەر نەتوان ئەمنیەتی غیزایی و ژینگەیی و وزەیی من و تۆ بپارێزن ئیشی ئەوان چییە بۆچی پارە لەسەر بوجێ عێراق بن لەسەر هەرێمی کوردستانە بن لەسەر خەڵکی داماوە بن لە جاتی ئەوەی ئەو پارە ئەدرێ بە ئەوان بۆی جاسوسی لەسەر ئەم حزب و ئەو حزب و ئەم حزب بکەن بدرێ بە هاوڵاتیان و موچەی خەڵک بێ بدرێ کەواتە ئەمە ئەنجا مەجموعەیەتر خەزانی نایاسایی هەیە خەزانی بنزین و ئەوانە لەوێت تێکەڵەکرێ مەوادی چاکەروانی باوەڕەکەی مەوادی چاکەرەوە ئەهێن نەژوورەوە مەوادی چاکەرەوە بە ناوی پاکەرەوە هێن نەژوورەوە ماوەدی چاکەرەوە چیانی مەترسی دارە بەڵێ ماوادی چاکەرەوە مادەی کیمیاویە ئۆکتانەمبەر بەرزەکاتۆ ئەمە نابێ بیدەی بەدەستی هەموو کەسێک و ئەمە ئەبێ بدرێ بەدەست پاڵاوگەیەکی مۆدێرن کەسی مهندسی کیمیاویتیایە کیمیاویتیایە مهندسی کەسی ئەلمیتیایە بۆ تێکەڵکردنەکەی یاسایی چیە دروستەوە مادەی چاکەرەوەی هێمادێکی مسەڵتەنە تۆ بە ڕێژەی زۆری تێبکە خراپە سەرەتانیە ڕێژەی کەمی تێبکە هەم خراپە سەرەتانیە بێ بە قەدەری خۆی تێکەی بە قەدەری خۆی تێکەی یعنی تۆ ئەگەر بنزینێک لە پاڵاوگەیەکی مۆدێرنا بەرهەمی بێنیت
ئەو بنزینە ئۆکتانەمبەرەکەی 86 20 ڕۆژی تروەرەوە قیاسی کە هەر 86 بەڵام ئەگەر بنزینێک بەرهەم بهێنرێت لە پاڵاوگەیەکی نایاسایی بە مادەی چاکەرەوە ئەمڕۆ ئەتوانی بیکەیتە ئۆکتانەمبەرەکەی بکەی بە 100 بەڵام بەیانی کە تۆ ئەچیتۆ لێدی سێرەکی بۆتە 90 وردە وردەوای لێدە ئەبێتە نەفساکەش هەم بۆ ژینگە خراپە هەم سیارەکەت فیتمەمپی سیارەکەت دەسووتێنن پێشت بۆ دروستەکە ئەمان طبیعیە بەلایەنانی ئەم شتانە هەمووی طبیعیە با بکرێ بەڵام گرنگەوەی چەندێک استیفادەکەن خۆیان سپاس دەکەم ئەگەر بێ سەر مەسەلەی بودجە ینی دەتوانن ئێوە کوێنەرانی کورد کێشەی بودجە ینی زیاد بکەن بۆ لە سەدا چواردە قسەر لەسەرەوەی تا چەند حکوومەت نیەتی پابندیش بیانی بەم یاسای چووکار ئەوەیە کە ئێوەش بیشیکەن ڕەنگە حکوومەت پابند نەبێت بەڵێ ئەمە بۆ معلوماتی خۆت بودجە چەند گرنگە ئێمە دای ڕێژین و دەنگی لەسەر بدەین و ئیشی لەسەر بکەینەوە هەموو قەڵەباڵغیە دروستە بێ لەسەری ئەوەندە گرنگە حکوومەت هێرن پێی پابند بێ حکوومەت هێرن پێی پابند نەبێ وەکوایەوە تا ئاستا وەرەقەکانمان ویلایە وەکوایە فڕێ بدە هیچ استفادەیەکی نییە یعنی من هەموو جارێک واڵێم وەڵێم ئەمە هیلا خۆمانەکەی 24 ساعەی خوێنینەوە چاکیەکەین شەڕ ئەەکەین لەگەڵ عەرەبا لەگەڵ ئەما لەگەڵ ئەوە بۆی ڕقەمە زیاد بکەین بۆی دینارێ بخینە سەری بەڵام ئەسڵی مەوزوعەکە لە 2017 7 لە 100 بوو بەس 2010 کەم کرا بۆ بەڵێ لە 2017 7 لە 100 بوو ئەی کوا پارەکەی هیچ استفادەیەکمان نەکرد بۆ لەبەرەوەی حکوومەتی هەرێم التیزامی نەکردووە جارە خواستێک یاخود یانی ئەم خواستنیە بۆی پابند بن کە پابند نابن بە بۆچوونی تۆ کار پابند نەبن وەزعی هەرێمی کوردستان خراپترە بێ و عێراق زەختی زۆرتر ئەکا و کاتە و ئەو محکەمەی کە لەسەر هەرێمی کوردستانە پێم وایە ساقی بکەن لەسەر هەرێمی کوردستان یعنی هەرێمی کوردستان زۆر زەرمەند دەبێت پابند بێ بە ئەوانۆ بۆی هەم هاوڵاتیانی ئێرە کاکە ناگری هاوڵاتیانی ئێمە لە 2014 لە ڕاوکەیە ئاخر زۆر ناخۆشە تۆ نەزانی کەی موچە وەرەگرینی زۆر ناخۆشە تۆ لە ماڵە مەسروفاتی نەتوانی مەسروفاتی ماڵ بدەیت ماڵ ئەڵێک کاسەی پڕ ئاشی ماڵە زۆربەی ماڵەکان تووشی کێشە بوون زۆربەی ڕێژەی تەڵاقداین زیادی کردووە ماڵ چۆڵەکرێ خەڵکەیە لە ماڵی لە ئیجار بۆ ماڵەکەی چۆڵکرە چۆتە ماڵێکی تر باوەڕکە مۆزەفەیە بۆ ئێمە تەلەفۆنەکەڵێ پارەم نییە بڕۆم بۆ دەوام ینی حەقی خۆیەتی خۆ مۆزەف ئیشی چیە 300,000 وەری ئەگرێت و هەر ئەوەیە کە ئەی خواتە جەدوەلێکی داناوە ئەی باسکاری پابند نەبوونی حکوومەت لە ڕابردوو ئەم جارش کە مەترسیوی پابند نەبێت چیانی بۆ چیان پابند نەبوو هەر تەکید ئەمان پابند نابن لەبەرەوە پێیان باشە دوو ئیستیفادەکایەکێتی پارتی لە پابند نەبوونی یەکێکی ئەوەیە کە نەوتەکە فرۆش و کەس نازانێت داتەکەی لەکوێ دانێکی تری ئەوەیە کە بێتە دوو بەشەوە بەشێکی دەبێتە دوو شەق و شەقێکی ئەوەیە کە قانونی بودجە تطبیق ناکات لە پەرلەمانی کوردستانە بە دڵی خۆی پارە سەرفەکە کەس نازانێت پارەکان چۆن بۆ ڕێکخراوە پارە سەرفەکە بۆ جادەیە پارە سەرفەکە بۆ جادەیە نایدا بۆ دایرەیەکەیدا بۆ دایرەیە نایدا بۆ پارێزگای سەرفێکا بۆ پارێزگای سەرفیداگە ئەمش قانجازە ئەمە نەعەدالەتیە بۆ قانجازە سێهەم شتی کە زۆر گرنگە بە خەڵکی شەڵێکا کە موچەت نادەمێ لەبەرەوە لە عێراقەوە نهاتووە یعنی ئەم ئیژی چی یعنی حکوومەت ئیژی چی حکوومەت ئیژەوەیە بیر بکاتەوە بۆ من حکوومەت ئەوەیە خزمەتم بکە حکوومەت ئەوەیە کە پارەم بۆ پیاکە بەس کە حکوومەتیەوە دانیشێ وەکو من وەکو هاوڵاتیەک وەکو من دانیشێت بڵێ وڵا پارە نەهات پارە هات ئەتان دەمێ پارە نەهات ناتان دەمێت داهاتەکەتانیش ئەخۆم داتی ناوخۆی بردووە داتی گومرکەکانی بردووە باجی گران کردووە عەرزی ڕوکن نەماوە لە سلێمانی نەفرۆشێ بەم مەسوول و بۆ مەسل 10% سلێمانیان کردوتە تاپۆ بۆ ئیدارەی گشتی دایرەی وا هەیە حکومی بۆ لە کاتی سەدام حوسێنە تاپۆیان کردووە بۆ ئیدارەی گشتی ئێستا حکوومەت بە ئیجار لە ناوێتی ئیدارەی گشتی یەکێتی بەڵێ ئێستا حکوومەت بە ئیجار لە ناوێت ئەی ئەمە فەوزا چیە ئیتر ئەی سەرانە چییە یخ سەرانەرەوە نیە جادە ئێستا سەرانە ئێستا بۆتە مۆدیل ئەمە مۆدیلەکەیەتی لە موچەکەتە بە باجی گران کردووە کارەبا وەستی کارەبات بۆ تێتەوە 100,000 نازانی مەوزوع چییە ڕێگەوبانە لێوەرەگرێ پارەت بوو لێوەرەگرێ بە ناوی لە مرورە بە ناوی ژینگەوە ژینگەی سلێمانیمان بینی دەماشەڵا چۆن تێک چۆتم لێگە کەس بە کەس نییە نە ئاو تۆ باوەڕەکە ئاوی دەربەنی خان بۆ خواردن ناشێت یعنی ئاوی دەربەنی خان بۆ خواردن ناشێت بۆ معلوماتی خۆت ماسی دەربەنی خانش بۆ خواردن ناشێت چونکە ئەم ئاوە بەنداوی دەربەنی خان یەک دنیا ئاوەڕۆ و پاش ماوەی پاڵاوگە و مەعامل و تێزا بۆوانەی تێکە ڕێژەی هێڤی مێتەڵ ینی توخمە قورسەکان لە ناوی زیادی کردو کە هەمویان سەرەتانین هەموو هێڤی مێتال پیبیە مێرکوریکە هەمویان زیادی کردووە ئەی ئەمە یان تۆ بە ئاوەی خۆی کە ئەی خۆی دەرناچێت لە لەشت کۆ ئەبێتەوە
ئەمە یان ئەچێت ماسی ئەیخوا لە ناو لەش ماسیەکە کووە بێتە تۆ ئەیخۆی یعنی وەزئی خەڵکیان خراپ کردووە لەلایەکەوە ڕێژەی سەرەتانیان زیاد کردووە لایەکە دەرمانی سەرەتانی عیلاج بکرێت. زۆر باش بەس قسە لەسەرەوە دەکرێت ئەگەر بۆ نمونە ڕێژەکە زیاد بکرێت کە ئێستا باز لە ڕێژەی دانیشتوانی هەرێم دەکرێت بە پەیاماری وزارەتی پلاندانان نزیکی لە سەڵات 14 ئەگەر زیاد بکرێت بۆ 10 تریلیۆن یعنی توانی کێشەی دارایی هەرێم پێچاسەری مەسەلەی موچە ئەگەر هەرێم پێ و پابند بێت بەتەکید ئەزانی کە بوو بەتە 10 تریلیۆن یعنی 10 تریلیۆنەکە بە کاملی دێت چکە ئەو کاتە سیادی و ئەمانەی هەمووی لێ بڕاوە 10 تریلیۆن ماوەتەوە 10 تریلیۆنەکە تۆ دەی هەموو ساڵێک بۆ ئەمساڵ 10 تریلیۆنە دەی یاسای بودجەی بۆ دانی لە پەرلەمانی کوردستانە موچەکان تەحدید دەکرێت بابەکان تەحدید دەکرێت مەسروفات تەحدید دەکرێت بە وردی ئەیدی بە هاوڵاتیان ئێمە تقریبا بە 800 ملیۆن ئەتوانی موچەی فەرمانبەرام بدەین 850 میلیارد دینار ینی ئەتوانی موچەی فەرمانبەرام بدەین موچەی فەرمانبەرانەدا داهاتێک تێ لە ناو خۆیان 150 بۆ 150 ملیارە بەوش ئەتوانی پرۆژەوەمانە بکەیت و ئەتوانی هەوڵدەی مەسروفاتی خۆت کەم بکەیت و کاکە کێشەی ئێمە فەرمانبەران نییە کێشەی ئێمە مەسروفاتی خۆیانە کاکە درع و سەیارە و حیمایە و ئەم هەموو شتەی ئەوان بۆتە کێشە بۆ ئێمە ئاخر تۆ بەس تقریبا بەس زیاتر لە 10% پارەکە ئەڕوا بۆ مەسروفاتی ئەنجومەنی وەزیران و تەرفیعات و عەلاوەی خۆیان و ئیش و فندق و ئیجار و سەیارە و بنزین و نازانچی 35,000 سیارەی حکومی هەیە لە هەرێمی کوردستانە ئوستاد دائیرەی وا هەیە سیارەی تیان نییە کوڕی مەسئولی وا هەیە 2 سیارەی لایە سیارەی حکوومەت بۆچی ئەیدیت بە ئەم کاکە تۆ سەرۆت و سامانمانتان دزی پارەمانتان خوارد کۆمپانیاتان داناوە سلێمانیتان تاپۆ کردە سەر خۆتان هەولێرتان تاپۆ کردە سەر خۆتان ئێدە هیچ نەبێ سیارەی حکوومەتەکە بدەرەوە کاکە دنیای مدیری معەوەم هەیە ڕۆژێک مدیر بووە 2 سیارەی هەیە دەیان سیارە بنزین وەرەگرێ بە ناوی حکوومەتەوە یەک ڕۆژ دەوامی نەکردووە بۆ حکوومەت هەموو ئەمانە تەقاعود کراون لە هیچ قانون بۆ معلوماتی خۆت ئێستا عێراق نییە عێراق یاسایەکی هەیە تەقاعود کاکە کەس تەقاعود ناکرێ ئەگەر نەک وەزیر بی ئەندام پەرلەمان بی هەرچی بی ئیلا ئەبێ یا 50 ساڵ خزمەت 50 ساڵ تەمەنت هەبێ 15 ساڵ خزمەت هەبێ بەس لێرە فەوزایە 4 ساڵ بێت ئەندا پەرلەمانیەکەن تەقاعودیەکەن یەک ڕۆژ وەزیر نەبووە یەکەنە بە وەزیر و تەقاعودیەکەن ئێمە هەموو پارە زۆرە هەمووی ئەمە کێشی بۆ ئێمە ناوەتەوە تۆ وەرە فەرمانبەری فعلی موچەی بدەرێ ئەگەر ئەو تریلیۆنە کە ئەو 10 تریلیۆنە بەشی دوو مانگیشی نەکرد حەق قسە ینی بەشی ئەرمانی کاتمان کەمەوە سەبارەت بۆی کە پێ دوایانی لە 2004 2015 کە منەوت سەربەخۆ دەفرۆشت تەنها بەرپرسان قازانجی لە توڵەتی باجەکەی داوە بەتەکی من یەکش دەڵێم چیان بۆ دەستکەوت لەو ڕۆژۆ نەوتمان بەسەر و کاتی خۆی من لە سەیتەرە ئیشمە کرد ئێستا خەڵکە زانیان لە سەیتەرە ئیشمە کرد مناڵ بووم عەرەبەکان پێمانیانەوت یاود نەفت للعەرەب بەرمیل فارغ للأكراد نەوتەکە بۆ عەرەبە بەرمیلە فارغ بەتاڵەکەش بۆ ئێوەیە گاڵتیان پێمانەکە مناڵ بووین ئێستش بۆ ئێستا ئەڵێم نەوت بۆ یەکێتی و پارتیە بەرمیلە بەتاڵەکەش بەم سەرمایە بۆ هاوڵاتیانە لەو ڕۆژۆ نەوت بەسەر بەخۆی فرۆشراوە ئەوان داهاتەکەی ئەخۆن داهات و سەرۆت و سامانەکەی ئەخۆن تەکەتولاتی پێ ئەەکەن و دەنگی پێ ئەدزن ئەگەناوانکەی ماڵی ئەوەن ئاوا کورسی بێرن بمن بە زۆرینە کاکە ئەگەر بڵێ ئەمە دەنگی ئەوانە یعنی ئەمە تۆ ئەڵەی خەڵک یعنی تۆ برسی خەڵک کردووە موچەیت بڕیوە ئەمنێتت تێکداوە کوڕیت شەهید کردووە لە 17 شوبات و لە 25 شوبات و لە ماوە لە ڕانیە لە نازانم کوێ لە سلێمانی خۆپشان ناگرە کوڕی شەهید کردووە 52% عەرزت تەسلیم کردووە چاوەڕێ ئەوەت کردووە کە خەڵ دەنگداتێ وا بە خەڵ دەنگی پێ نەداوە تۆ تەزویرت کردووە تۆ بە پارەی ئەم میلەتە بە سەروەت و سامانی ئەم میلەتە ئەم مەسئول ئەکڕی ئەو مەسئول ئەکڕی ئەم حیزبە بچووکانە ئەکڕی بۆ خۆت لە بینیمان لە ڕیفرەندۆم چۆن خەڵک بوو لە حیزبەکان کەوتو بۆ دوایی بەبەوەی پارەوە هەنی ئەمە داهاتەکە نەک هەر ئەوەیە بۆ خۆی بە پێچەوانەی ئەوەش و بەکارێنە دژی تۆ یعنی دووجا تۆ زەرمەندی یەکجار موچەت پێ نادرێ و داهاتەکە دیانە جارێکی تریش حەق دەخوا نایڵە دەنگ دەی دەنگەکەت ئەدزێ بە پارەکە مەسئولەکانی حیزبەکان ئەکڕێ بە پارە وا ئەکاکە هێزی ئەمنی دروستکە جاسوسی بەسەر خەڵکا دروست کردووە ناتوانانی بەدڵی خۆت قسەیە بکەی لە تەلەفۆن ناتوانانی بەدڵی خۆت هاتوچۆیە بکەیت دنیای پارە سەرفەکەن بۆی تۆ مەسئولە باشەکان و کەسە پاکەکان بگرن ئەمانە هەمووی کێشەیە بەڵە سوپاسم کاتمەکەمەوە سەوارە بە نەوتی کەرکووک هیچ سەرکەوتنێکێک کە نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری هەرێمەوە هەناردە بکرێت دووبارە ئێستا خەریکی ڕێککەوتنێکن بەڵام بۆ معلوماتی خۆت ئەو بۆریەی هەرێمی کوردستان فرۆشەوە بە ڕووزنەفت لە کورد 100 ساڵە شەڕ ئەکات بۆ ئەوی بچێتە سەر بەحر ئەزانی بۆ لەبەر ئەوەی لە بەحرا ئەڵێ نەوتەکەم لە بەحرا ئافرۆشم ئەی بەمە سەر بەحر بۆی فرۆشم بەڵام
ئەمان لە بێ پلانی و لە نەشارەزای هاتوون ئەو بۆری کە بەناو عەرزی ئێمە ئەڕوا فرۆشیاوە. یعنی ئێستا ڕۆژنەفت ئەتوانێت بڵێ ئەم بۆریە من نەوتی پێ ئەڵم بڕوە ئەتوانێت پێ بڵێ نایڵم بڕوە چکە هی خۆیەتی بە مڵ کڕیوێتی بە ملیارێک و نازام چەند دۆلار کڕێتی. ئەمە ئەم نەوتێککە ئەڕوات اتفاقێکە ئێستا لەسەر نەوتی کەرگوو کە بەم بۆریە بڕوە. طبعا داهاتەکە هیچ استفادەی لە ناکارێنی کوردستان هیچ استفادەیەکی لە ناکە. بۆ لەبەرەوە پارەکە هی ڕۆژنەفتە ئەگەر ڕێژەیەکی کەمیش بداتە هەرێمی کوردستان ڕێژێکی زۆر کەم ئەداتە هەرێمی کوردستان. ئەم نەوتە ئەڕوا قانجازیشی بۆ هاوڵاتیانی کەرکووک نییە. بۆ لەبەرەوە داهاتەکەی ڕاتە بانکی ئینۆ 100 قانجازیە. ئێمە پترۆدۆلار تەسبیت کراوە بتوانین شەڕ بکەین بۆی پترۆدۆلار بۆ خەڵکی کەرکووک سەرف بگرێت بە کاملی. ئەگینە هیچ ئیسفادەیەکی بۆ خەڵ نییە جگە لەوەی تورکیا ئیسفادەی لێکا ڕۆژنەفت ئیسفادەی لێکا و کۆمپانیای کار ئیسفادەی لێکا لەبەرەوە لە شەریکە لە بۆریەکە وەسەلام عەلەیکم. دو پسێ سوات بووی کە ئەگەر دۆخەکە بەم شێوە بنین لەگەڵ عێراق ڕێک نەکەوین نەوتێرم لە دەستی دەسەڵاتدارانی هەرێم بمێنی تۆ دۆخی کوردستان باشتر نابێت هەتا بێ خەڵک برسیترە بێ هەتا بێ خەڵک فەقیرترە بێ هەتا بێ خەڵک وەزعی خراپترە بێ. ئەو بڵاوکردنەوەی ڕەشبینی نییە بڵاوکردنەوەی ڕەشبینی نیە ئەمە ئەسڵەکەیەتی. ینی من حەز ناکەم خەڵک پێی بڵێم کاکە لە ژیانێکی خۆشە ئاژین هەریژ نەبێ با پارە کۆکاتەوە وانە ئەم موچەی کە وەریەگرێ با بەشێکی جیا بناتە لاوە نەک وەزعەکە خراپ بێ بەڵام ئەگەر 250,000 بەرمیلەکە تەسلیم کە ئێمە توانین شەڕی باشتر بکەین لەوێ و قوی قانونیمان لە پشتە ئەتوانین نەوت بێنینەوە ئەتوانین دەرمان بێنینەوە ئەتوانین پارەی گەنم زیاد بکەین ئەتوانین هەموو پارەی گەنم بێنینەوە ئەوانەی کە بۆیان دائەنرێ. لەبەر ئەوە داواکارم ینی خەڵکیش لەگەڵ ئێمەیە شەڕی ئەوە بکەن کاکە هەرێکێتی و پارتیەکان خۆیانیش ئەوانیش موچەیان نیە ئەوانش وەزعی ئاخراپە. خۆ من هەوای پاک من هەوای ژێراوی هەڵنامژم ئەوان هەوای پاک هەڵمژن ئەوان ژۆکو من هەوای ژێراوی هەڵمژن ئەوان ژۆکو من موچەیان نیە ئەوگان مش کارەبایان نیە. لەبەرەوە زەخت لە حیزبەکەیان بکەن فەرمانبەرانە بێت زەخت بکە مامۆستایانە بێت زەخت بکە بۆ ئەوەی بە هەموو مانەوالێکی پارتی بکەن کە ئەو 250 تەسلیم بکە بۆ ئەوەی ئەم 10 تریلیۆنە بێتە ناو هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ وەرە دکتۆر غالب محەممەد ئەندامی لیژنی نەوتۆغاز لە پەرلەمانی عێراق. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.